دیارنەمانی زرار محەممەد موستەفا ساڵی 1990 بوو لە شاری قومی وڵاتی ئێران. هەر کاتێک کەسێک شوێنەواری نەمێنێتەوە، کەواتە چەند ڕۆژێک پێش لە دیارنەمانی زانیاریەکانیش لەگەڵ خۆی ون دەبن. بەڵام لەوانەیە لە کۆتا شوێن کاتێیدا بینرابێت بتوانین هەندێک زانیاری وەربگرین کە چی لێ بەسەر هاتووە. والله زعار وردە لەوان دەورە پشتانە ئەگەڕا و خوێندەواری هەبوو لەکن مامۆستایان خوێند و ئەوها والله لە هەموو شوێنان. شەڕی ناوخۆ دەستی پێکرد ئەو کاتی ناخۆش بوو، مەدرسە ئۆشیوەش نەوەکی تر بوو. جا بە مناڵی گەلێکی چابوو بەگوێیە کردین و کەسی لێ عێدز نەبووە و ئێویلامانە ئیشە کردن و مەتکەب یە کردو ئەچۆ خوندنێ و ونبوونی کەسێک کە کەسوکارەکەی دێت لە لای ئێمە هەواڵ دەدا، ئێمە دۆسەی لێکۆڵنەوە بۆ ئەو کەسە ڕێک دەخین و هەروەها داوای وێنەی واتە ڕسمی کەسە ونبووەکە دەکەین، بەتابەتی ئەو وێنانی ئەو ڕسمانەی کە زۆر دیار بن. ئەگەرچی دەیویست لە وڵاتی غەریبی بخوێنێت تا شارەزایی زیاتر لە ئاینی ئیسلام و پلە و مەقام و بڕوانامەیەک بەدەست بێنێت، بەڵام ئەم کارەی وای لێکرد بە بێسۆراغی بمێنێتەوە. ئەم جارەیان لە بەرنامەی بێسۆراغ و لە یەکێک لە گوندەکانی دۆڵی شاورێوە چیرۆکی ونبوونی زرارتان بۆ دەگێڕینەوە. وایان دانابوو لە دوای تەواوبوونی خوێندنەکەی لە شاری قومی وڵاتی ئێران بگەڕێتەوە بۆ گوندەکەیان و ببێتە پێشنوێژ و وتار خوێن. بەڵام دوای تەواوکردنی خوێندنەکەی نەگەڕایەوە و لە وڵاتی ئێران بێسۆراغ بوو. زرار محەممەد موستەفا لەدایک بوویەکی حوتی 1950 لە دۆڵی شاورەی سنووری ئیدارەی ڕاپەڕین. خاوەنی 5 برا و 4 خوشک بوو. وەک خێزانەکەی باسی لێوە دەکەن، زرار کەسێکی زۆر لەسەرخۆ و هێمن بووە و تەنانەت زۆر پەیوەست بووە بۆ بەجێگەیاندنی فەریزەکانی ئاینی ئیسلام و بەهۆی خوێندنی لە حوجراش بووەتە مامۆستای ئاینی لە گوندەکەیان. کوڕێکی ئەوەندە چابوو، ئەوەندە چابوو، ئەوەندەی ملایم بوو، ئەوەندەی هێدی و لەسەرە خۆ بوو، قیمەتی قەت تەواو نابوو. قەتیش ئەگەر کەسیش عێدز نەبوو، لە کەسیش عێدز نەبوو، کەسیش دەبی عێدز نەبوو. بەڵێ بەخوای ئەرێ وەڵی شوکاری گوندێکە دەگە دەسەڵات، ئەرێ وەڵاوەنی دەسەڵاتی هەبوو ئەی کردو ئی دەسەڵاتیشی نەبوو نەیگەڕا. ئەو برایمە ئینسانێکی زۆر سەلیم بوو، محبی هەموو کەس بوو، هەموو کەس خۆشی ئەوی چاک و خراپ، گەورە و گچکە، یعنی ئێمە هەر هەمومان لێ ڕازی بووین و داک و بابیشم لەو کوڕەی هەر زۆر ڕازی بوون. یعنی ئینسانێک بوو هیچ مشکلاتی نەبوو، نە مشکلەی ناوەخۆی نەی دەرەوە لە گوندی لە ئاوایی هەر هەموو کەس بە گەورە و گچکەوە بە گەنج و پیرەوە بە خوێندەوار و نەخوێندەوارەوە منداڵ و
یعنی ژن و پیا و ئەوانە یعنی ئینسانێک بوو محبی هەموو کەس بوو هەموو کەس خۆشی ئەویست ناحەزی و ناگوزەرانی لەگەڵ کەس نەبوو کەس ناخۆشی نەئەویست ئینسانێک بوو هێندە سەلیم بوو بڕوایت هەبێ یعنی هەر لە منتیقەی ڕانیەوە ڕابگرە هەتا ئێرە یعنی هەموو کەس مەدحی ئەکا هەموو کەس یعنی تەئەسوفی بۆ ئەخوازی یعنی ئەوانەی کە مەسەل بڵین ئەمە لێیانە پرسین کە لە مەدرسەی خوێندێ لە ڕانیێ لە جێیدیکە یعنی بەڕاستی ئێمە هێندەمان پەرۆژنی هێندی ئەوانیان یعنی ئەو کەسانەی کە لە دەور و پشتی بووین یعنی جیرانی بووین فەقەیەکانی وێندەرێ مامۆستای وێندەرێ مەسەل بڵین ئێرانیە ئیجێکی دیکە یعنی زۆریان پەرۆشە بەڕاستی. زرار لە دوای گەورەبوونی تەمەنی بۆ هۆی نەبوونی قوتابخانە لە گوندەکەیان بۆ ماوەیەک نەچووە قوتابخانە بەڵام دوای تێپەڕبوونی 14 ساڵ لە تەمەنی بووە پێشمەرگەی یەکێتی و دواتریش هەر لەو تەمەنەدا دەستی بە خوێندنی فەقێتی کرد و وازی لە پێشمەرگایەتی هێنا. ئیتر ئەوە بوو لە مزگەوتی گوندەکانەوە بەردەوام بوو لە خوێندنی ئیسلامی تا چەند قۆناغێک و چەند کتێبێکی شەریعەتی ئیسلامی لە مزگەوتی گوندەکان خوێند و دواتر بۆ هەمان مەبەست چووە قەزای ڕانیە و بەردەوام بوو لە خوێندنی ئیسلامی. ئەو کوڕە تقریبا لە عمری 14 ساڵی چۆ نافەقیان 14 خوێندی لە نافەقیان خوێند لە ڕانیە و لە شوێنەکانی دیکە هەندێکی ئەمن بخۆم دەرسی پێگوتن پێش ئەوەی کە دەوری 78 بوو ساڵێک لەگەڵ خۆم هەر پێشمەرگەی بوو دەرسم پێگوتن پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەو کاتی سەرەتاییەکان بووین لەگەڵ خۆم بوو 14 ساڵ بوو ئەمباڵێ لەگەڵ خۆم بوو دەوری ساڵێکێ دوایە گوتی ئیزنم مەدەیە من ئەخوێنم ئەچمەوە خوێندن گوتم باشە چۆ خوێندن لە مزگەوتی ڕەشەمێرگی ماوەیەکی لەوەندە لێ خوێند تقریبا لە دەوری 88 و 87 و 86 و ئەوانە ئەی خوێن هەتا نوهەتوسێ لە علمی لە شەریعەتا ئەی خوێن لە فەقێیاتی خوێن نە بەس لە فەقێیاتی خوێندیە وەڵی لێرە ئەو ئەچۆ مزگەوتێ ئەمیش چوم لە کنی دانیشتم ئەو هەر خەریکی خوێندنەوەی بوو لە ژووری مزگەوتێ ئەو کتێب و شتێ خوێندەوە ئەمیش چوم لە کنی دانیشتم ئەو خوێندەوارم نەبوو ئەو خوێندەواری هەبوو ئەمە خوێندەواریم نەبوو ئەچوم لە کنی دانیشتم هەتا هەندێک ڕۆژان تا تاری دەدات لە کنێک دانیشتی ئارێ وەڵا شتێک زۆرە خوێندەوە و بەدەنجە خوێندەوە نەگەوە بە ئەوە قورئانیە خوێن کتابی دیکەشیە خوێندنەوە و دەبۆ میشە خوێندەوە پێت خۆش بوو ئارێ وەڵا باشە هەوڵی نەیە کە لەو فێری خوێندنەوە بیت بە قورئان هەوڵمەدا بەڵام مێشکم وەری ناگرت ئارێ وەڵا ئەو هەوڵێدا لەگەڵ تۆ ئەوێ زۆر هەوڵەدا هەرێک گۆ دەبی بخوێنی و نەزام ئەوە بکەم حەوالە بکە و زرار لەگەڵ بەردەوامبوونی لە خوێندنی ئیسلامی مۆڵەتی مامۆستای ئاینی وەرگرتو لە گوندەکەی خۆیان و لە دۆڵی شاورێ بووە مامۆستای ئاینی کە وەک لە ناو خەڵکی داباوە بووە مەلای 12 عیلم. بەڵام زرار هەر بەوە ڕازی نەبوو
بەڵکو دەیویست شارەزایی زیاتر لە ئاینی ئیسلامدا پەیا بکات و بڕوانامەی بەرزتر بەدەست بهێنێت. بۆیە ڕووی لە وڵاتی ئێران کرد تا درێژە بە خوێندنی ئیسلامی بدات. ئەوە بوو لە ساڵی 1993 چووە شاری قوم و لە یەکێک لە زانکۆکانی ئەو شارە دەستی بە خوێندنی ئیسلامی کرد. واللهی وەختێکی لای بالیسانێ خوێن عیب نەبی لەو دوی لە دوی خۆشناوەتیە ئاخیری لە دەوروبەری ڕانیەیە خوێن لە ڕانیە و لەو دەورانەیە خوێن عیب نەبی جا پلە بە پلە خوێنەکە وردە وردە بڵێن پێوە چووی لە واللهی جا تاکەیە من ئەوەن دیوە فکرم بی لە ڕانیای خوێندیە لە سولەیمانیە وا بزانم خوێندەتی لەوەش بەولاوە تەقریبەن من ئاگام لێ نییە پاشی ئەو فترەی کە لەو شوێنانەی خوێن چۆن ئەگەڕایەوە بۆ ماڵ چۆن سەردانی ئێوەیە واللهی جایی بێ مشکلە بوو هەر کاتێکی کە وەڕەزی هات بە تەبحەنەت و ئەگەر وەڕەزی زەلامی خۆت کرد سەردانێکەوە ئەو کاتیش ئەو موبایل و ئەو کەرستان نەبوونی ئێستا بەڕاستی و سەردەمەی پێکەوە ڕۆیشتی لێرە خاڵەکیشی ئەگەڵدا بوو چوینە ساوسێوەکان لە ساوسێوەکان ئەوەی کرد گوتی ئەحمەد لە من ئەسما گەرەوان لە من دەریا خوێنم ماوەچی گوتم دەوەرە بابچینەوە جاهنجین لەوێ ڕەهەڕۆ وەڵا گوتی ئیلا هەرەچم خاڵێکی گوتی خوارزان مەچوو وەرە بابچینەوە وەڵا گوتی خاڵە جارێکی لەوێ ڕناگەم و وێرە بێمەوە بسمەوە ئەیدوی وەڵا لەوێ بەجێن هێشتووە ئەمە هاتینەوە و ئەو بەڕێ خۆیدا ئەمەش بەڕێ خۆدا کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد بخۆ ئەو کاتی ناخۆش بوو مەدرسە ئۆشیوەش نەوەکی تر بوو لە 93 ڕۆی چۆ ئەقۆم وەتیدا چمنەوە دەری ئەخوینە جوامی و بڵێن سەرەتاییەکانی ئاخر مادەیە خوێندن مەلایەتی تەواو کردیە بەڵێ 12 عیلمە ئەدی چۆن 12 عیلمە لەوێ خوێندنی تەواو کرد بوو ماوە لەوەندەری دەوری 4 ساڵان خەبەرن هەبوو کە ئاگان نێبوو کە خەبەر و شیوەیەدا بە خەڵک کات بە ئەنزانێگە لە ئێرانەیە لەقوم ناحە لە مەدرسەی مەلایەکان کە لە هەموو شوێنان لە تارانێ لە قوم لە هەمووی مەدرسەی عیلم و شیوەی لێ بووە ئەجا لەوە دەرێ خوێندیە معناتەوە لە مەدرسە و لە فەقەیاتی لە دوای هەندێنە خۆ لێرە خوێندن تەواو کرد ئەجا دەویست زیاتر بخوێنی شارەزایی زیاتر پەیدا بکە تەمەەن دیارە مەدرسەی تایبەتی هەبووە لە قوم معناوەیە لە کولیەی شەریعە لەو ئەشتانە ئەنی ویستەتی کە بەروە سەر بڕوە زیاتر زانیاری پەیدا بکە. هەرچەندە لە ماوەی بەردەوامبوونی لە خوێندنی ئیسلامی لە شاری قومی وڵاتی ئێران چەند جارێک زرار گەڕاوەتەوە بۆ ماڵ و چاوی بە خێزانەکەی کەوتووە، بەڵام لە ماوەی 4 ساڵی خوێندنی یەکەمی سەردانی ماڵەوەی دەکرد. بەڵام جارجار لە ڕێگەی خەڵکی دیکەوە کە لەو شارەی وڵاتی ئێران بوون پەیام و سەلام و کەلامی دەناردەوە بۆ دایک و باوک و خوشک و براکانی.
4 ساڵان چۆقوم لەوێ شاتەوە سۆڕانیە ئەو کە لە ئێران بوو لە قوم بەڵێ چۆن هەواڵتان نەزانی وەڵاجا خەبەر نەزانی بەچی بە هەموو شتی جا بڵێن بەچە چۆن آخر خەبەری نردوو بە وەرەقە نامەی بۆ نردنیا چی واللهی هەموو شتی لە بۆ ناردین تەلەفۆنت لەگەڵا کرد الله جاوێ دەمێک تەلەفۆن نەبوون و نەخۆ لەوێ چی یەکەم لە قوم بەڵێ ئای خوێنت ئەدی دوایی لە قوم هاتۆ ئێرە بەڵێ ئەرێ وڵا هاتەوێرە لێرە ڕاچۆڕانیە لەبە خوێنێ لە بۆ مەتکەبێ لە بۆ هەموو شتی من دوایەش ڕۆی چۆخوم لە قومیش 4 ساڵان لە قوم بۆ ئیدیکە لەوەندەرێ من نەمزانی جا لەوەندەرێ نەمزانی چی لێ هات نابەخوای نەزانم نابەخوای نەزانم نا لە هەندێش پرسی بە من نەکرد ئەگەر ڕۆی پرسی پێ نەکردم وەڵای جا ڕۆی بڵێم چ ڕۆی وەڵای جا ناڵێم هەموو ئیشەکردن ئەی خوێند و هەموو نەوەکە ئیشەکردن لە قوم نەزانم ئەمن لێرە و ئەو قوم لەوەندەرێ من ئاگا لێ قوم ناوەڵا ناوەڵای لێم نەپرسی هەتاوت ناوەڵا لێشن عادز نەبوو هەروەخوا بە کەی پێخۆ ڕۆی لە چۆقم ئەویش تقریبان دەوری 4 ساڵان ماوە پاش 4 ساڵان ئەمە بێخەبەر بووین لێی باشە لەو فەترەی کە لە قوم بوو بەڵێ چۆنی خەبەرتان نەزانی ئەو هۆی بە کەسێکدا هاتپاوە عێراقێ لە ئێرانی هەموو شۆی کرد بە ئەنزانی ئەگەر لە قوم ئەخوێنی ئەوە نەخۆ نەنەزانی وکی دیکە نامەشینا خەبەر یەدا ئەیگۆ لەوێمە و ئەنزانی کە لەوەیە بە تەئکید بووین کە لە قوم ئەخوێنی ئەنی لەوەی معلوماتن هەبوو زرار محەممەد لە دوای تاواوکردنی خوێندنەکەی لە وڵاتی ئێران لە ساڵی 1990 ئیتر بە یەکجاری هیچ خەبەر و باسێکی نەما و تەواوی پەیوەندیەکانیان لەگەڵ خێزانەکەی پچڕا. بۆیە لەو کاتەوە تا ئێستا زرار بە بێسۆراخی ماوەتەوە و کەس و کارەکەشی بە تایبەتی دایک و باوکی چاوەڕێی گەڕانەوەی کوڕەکەیانن. لەوەندەرێ خوێندەواری زۆر بوو 4 ساڵان لە قوم بوو لەوەندەرێ خوا بزانی جا ئیبزانی هەرخوایە ئەمە نەزانینەمە چی دیاگالێ نییە چی نەگەڕاوە لە بۆیرە ناوەڵا نەگەڕاوە لە بۆی بەڵێ خەبەر نزانی یا خەبەر نزانیەگەر لەوێندەرێ وەڵی جا لەو ئەنزانی وەرەخەشی بۆ لە نردبین ئەنزانیەگەر لەوەیە ئەرێ وەڵا ئەنزانیەگەر لەوەندەرێ واللهی نەزانم بەخوای لە هەندێ نەزانم کە لە هەندێ خەبەرم نەبوو هەر دەبنی خەبەرم نەبوو ناوەڵا ئەگەر بزر بوو چی دی نەزانم خەبەرم بێ خەبەر بوو لە 1993 چۆ ئێرانی 4 ساڵان لەوەندەرێ بووە لە قوم ئەجا بزر بۆ لە 1990 ئەوتەوە ئەو کابرەیە بێسەر و شوێنە و هیچ خەبەرەکە نییە. باشە لە دوای 4 ساڵەکەی کە قوم خوێندی گەڕایە بۆ ئێرە نەگەڕاوە تا 4 ساڵی خەبەرتان هەتا 4 ساڵان خەبەرن هەبووە زیاتر خەبەرن نەبووە لەو فترە عاجزیە شتێکی هیچی نەبووە
لە ماڵە هیچ عاجزی نەبووە چکار داواشی نەکردی هەتا عزی بکەین باش بوو جا ئەگەر لێرە بە مام پارەیەدا با یارمەتی ئەدا ئەگەر لێرە بە لە عوجرێ یارمەتی ئەدا پارەیەدایە لە مەسرەفی عوجرێ و معناتۆی فەقیاتی و تەمە دەستیشی ناگەی لێرە لە بۆ خۆم پارەی بەکێدا بمێرە گە ناربای لە بۆ هێنار لەگەڵ ونبوونی کوڕەکەیان لە وڵاتی ئێران بەڵام خێزانەکەی و دایک و باوکی بە کەمی گەڕان بە دوای کوڕەونبووەکەیان چونکە وەک خۆیان دەڵێن کەسیان دەست نەکەوتووە تا خەبەر و باسی کوڕەکەیان لە وڵاتە بزانێت و سۆراخی بکات. ئەمە جگەلەوەی ئەم خێزانە لە هیچ جێگایەکی ئەم هەرێمی کوردستانە سکاڵایان تۆمار نەکردووە تا پۆلیس بە دوای کوڕەونبووەکەیان بگەڕێت. واللهی بڵین لە دەور و بەر و خۆمان و لەو مەنتیقانە گەڕین بەڵام ئەمە نەچوینە ئێرانێ بە دوای دابگەڕین بڵێ بچینە قومێ بچینە تارانێ و ینی بە دوای دابگەڕین جا بچینە ئێرانێ لە کێ پرسیارکەین ئەتۆ ئەگە کەس نەناسی و یعنی هیچ دۆست و برادەر و هیچ علاقەت نەبی هەتا ئێستا ئەوە خوازای ئێوە بداتەوە دەنا هیچ ئەحزابێکی سیاسی هیچ کەناڵێکی ڕاگەیاندن هیچ کەسێک هیچ حیزبێک سەردانی مەی نەکردە. بەخوایجاچ جێ ئەنای کوێ بگەڕێین لە جارێک کوێ بگەڕێین لەکوێ بگەڕێین ئەمە وەڵاهی ئەگەر بزر بوو کوێ ئەمە کوێ پێزانی وەڵی چ جان پێ نەزانم نابەخوای ناوەڵا نەگەڕین بەدووە وەڵی کەسی بەدووە نەگەڕە ناوە بە قورئان جاگەڕان ئەمە نەتوانی بە دوای دابگەڕین بە دوای کوێ دابگەڕین نەوەڵا لەبەرەوەی پێت ناڵم ئەڵم ئەو کاتی موبایل نەبوو ئەو کاتی ئەو شتانە نەبووم کەرستانە نەبوون بەڕاستی پیا و لە بۆ شوێنێکی تەلەفۆن بکیان لە بۆ ئێرانیان لە وڵاتێکی دیە سەر و سۆراغی نەما لەو کاتی ئەو کەسانی کە بۆ نمونە کوردی خۆمان لە قوم لەگەڵ یابوو خوێن شتێک هیچ لێ نەپرسی بوو کەسێکی وای لێ نەبوو کەسێکی وای لێ نەبوو پرسیاری لێ بکەین کەسی منتیقای لێ نەبوو باش لە پۆلیسی ئێرە سکاڵاتان نەکرد ئەو کاتە نەخێ ناوەڵا ناوەڵا واللهی گومان من کەبارێ خۆ گومانم لە بۆ چ ناڕوا لەبەرەوەی نە کەسی دوژمن بە و نەدوژمنی کەس بە و نەکەس گلەی لێ بۆ نەمزانیە هەل لە خۆشن لە یەدی کەش زرار محەممەد موستەفا خەڵکی گوندی شەکەڵێ لە ناحەی سەرکەبکانی سەر بە قەزای ڕانیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕینی پارێزگای سلێمانی. دوای ئەوەی پۆلیس ئامادەی خۆی دەربڕی بۆ وەرگرتنی سکاڵای کەسوکاری زرار تا لە ڕێگەی پۆلیسی ئینتەرپۆلەوە سەر و سۆراخی کوڕەکەیان بکات کەچی تا ئێستا ئەم خێزانە سکاڵایان تۆمار نەکردووە.
دوایەوەی چوینە ماڵی کاکزرار لە زاری براکانی وە دایک و باوکی و کەسوکارەکەیەوە چیرۆکی ژیانی کاکزرارمان گوێ لێ بوو لە گوندەکەی خۆیان لە دۆڵی شاورێ و چۆنێتی ونبوونەکەیان و چۆنێتی چوونی بۆ ئێرانیان بۆ گێڕاینەوە کە چەند ساڵ لە وڵاتی ئێران بووە و دواتر چۆن بێسۆراخ بوو و تاکو ئێستا ئەوان سەرباری چاوەڕوانی گەڕانەوەی کوڕەکەیان بەڵام لە پۆلیسی هەرێمی کوردستان سۆراغیان نەکردووە خودت بڵێن سکاڵیان تۆمار نەکردو و لە وڵاتی ئێرانیش تاکو ئێستا نەگەڕاون بەڵام ئێمە دەچینە لای پۆلیسی ڕاپەڕین بزانین ئەوان ئەتوانن چی بکەن بۆ گەڕان بە دوای کاکزرارە ئەگەر لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆل یاخود هەر ڕێگایەکی تر خۆیان بتوانن سەر و سۆراغی کاکزرار بکەن یاخود ئەگەر کەسوکارەکەی کاکزرار بیانەوێت لە ئێستادا سکاڵا تۆمار بکەن بۆی پۆلیسی ڕاپەڕین لە ڕێگەی ئەو کەناڵانەی خۆیەوە کە پۆلیسی ئەنتەرپۆل یا هەر ڕێگەیەکی ترەوە بێت بە دوای کاکزرارە بگەڕێت بۆ ئێمە ئیسا چینە لای پۆلیسی ڕانێ بزانینەوەن چیمان پێڵن. بەداخەوە تاکو ئێستا سکاڵا تۆمار نەکراوە لەسەر ونبوونی لە هیچ بنکێک لە بنکەکانی پۆلیس واتە هەواڵ نەدراوە بە بنکەکانی پۆلیس لای ئێمە کە بیسەلمێنرێ کە کوڕەکەیان ون بووە. پێش ئەوەی باسی پۆلیسی ئەنتەرپۆل بکەین من با پێشەشی باسی ڕێکارە یاساکان بکەین کە سەرەتا لە ساتاوەختی بۆ نمونە ونبوونی کەسێک کە کەسوکارەکەی دێت لە لای ئێمە هەواڵ دەدا ئێمە دۆسەی لێکۆڵنەوە بۆ ئەو کەسە ڕێک دەخین و هەروەها داوای وێنەی واتە ڕسمی کەسە ون بووەکە دەکەین بەتابەتی ئەو وێنانی ئەو ڕسمانی کە زۆر دیار بن بیسەلمێنێ کەسەکە ڕوونتر و جوانتر دیار بێت لەگەڵ ئەوەشدا قەراری حاکم وەردەگرین ئێمە ئەم ڕسمانە بە بڕیاری دادوەر دەگەشتێنین بە سەرجەم هێز ئەمنیەکاندا بە تایبەت مرکزەکانی پۆلیس بەگشتی لە هەرێمی کوردستان و هەروەها بازگەکان و هەروەها خاڵە سنووریەکان و مەرزەکان و فڕۆکەخانەکان و ئەتاوەگە هێڵشە من دەفرێشە بێ بەڵام بەداخۆ نیمانە لەگەڵ ئەوەشدا کە ئێمە هەوڵ دەدەین بۆ دۆزینە ئەو کەسە لەو ڕێگەیانەوە لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ڕێگەی سەری خۆمانەوەکو وەزارەت کە عیلاقاتی پەیوەندیەکان لەگەڵ دەرەوە بەتابەت لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆلەوە ئێمە وێنەی ئەم کەسەش دەنێرین بۆ پۆلیسی ئەنتەرپۆل لە پۆلیسی ئەنتەرپۆل بگشتێنرێ بەجیهاندا. سەرباری دیارنەمانی کوڕەکەیان بۆ نزیکەی 22 ساڵ بەڵام خێزانەکەی زرار وەک خۆیان دەڵێن چاوەڕێی گەڕانەوەی کوڕەکەیان و دەیانەوێت لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە هەر کەسێک زانیاری لەسەر هەیە پێیان بڵێت تا بەدیداری کوڕەکەیان شاد ببنەوە. مایە نەمایە ئەوەی نەزانم ئەجا بەهەشتی من نییە خۆ من ئەگەر ئەڵێم لە شوێنێکی دوورە و یان چووبیتە ئەوروپا لە شوێنێکی خەبەر و شتیوە نەداتی و یان هەر خەبەری نەبی و دەنگ نەکاو نەخۆ چی گومانی چی لێ بکەم ئیوە نەبووە گومانی چی لێ بکەم بفەوتابێ مردنیش جوایزە مردن هەموو ئەمرین
باوەڕتان نەزانیوە کە ئەگەر خوا نەخواسە بڵێن مردبێ و مەیتەکەی بدۆزن ناوەڵ ئەوەش ئەو خەبەراتە نەبووە مردن شتێکی وایە كل نفس ذائقة الموت كل نفسێک دەی بشێژی مردن ئەمە هەموو ئەمرین بەڵام نییە هیچ شتیوان نەبووە ئەگەر چی خەبەرن هەبا معاولەک نەکرد بەڵکو برادران معاولە بکەن و بەڵکو ئێوە معاولە بکەن شتێکی وا بکەن کە خوای گەورە ڕحمکە مابی سەر و سوراغەکردنەوە پێیا بکەن جێگای سوپاسە و سوپاسدانەکەین و لێتان مەمنون نەبین و معاولەکی بەجددی لە بۆ مام بکەن. واللهی ئیبزانی خوایە ناتوانم بڵێم ئایا مایان نەمایە ناتوانم لەوەی واللهی جا ئێستا ئەگەر بکرێ سەر و سۆراغێکی لێ پەیدابی ئەمە مەمنونی جەنابتانین زۆر مەمنونین بەڕاستی کازێت و کێشەیە نەخۆ قسەم چ بیە واللهی جا حتمەنە تو هەر شتێکی کەم تا لێ بزرەبی ئەتو پێت خۆشە سەر و سۆراغی وەبینی هەر شتێکی بڵێنی کەم دوور نەچین موبایلەکەت کە لێ بکەوی دوسێ ڕۆژان بەدوادا ئەگەڕی نەک برایەکت زەلامەکەت هەدیکو. دێتەوە و پەیدا بیتەوە و دێتەوە و ئینشاءالله پەیا بیتەوە و دێتەوە و جاهەنگی نیژنێ لە بۆ دەینین و ماڵی لە بۆ دانێین و ئەوها نەخوای لە ئەوەلی نە جا چی پێڵێ وەڵای چی پێ ناڵێ مەگەر خوا ڕحمێ بکات خوا ڕحمێ بکات سەرێکی پەیدا بیت لە شوێنێکێ لە جەیەکی لە عوقبەتێکی وڵای جا ئەوی دەسەڵاتم هەبوو بۆ یەکەم هەر ئەوی دەسەڵاتم هەبی ئەرێ بەخوای ئەرێ وەڵڵاهی ئەوەی دەسەڵاتم هەبی ئەوەی هەر هەموو شتی خۆی لە بۆ هەر هەموو شتی خۆی دەمێ وەڵڵاهی نەی گەورە نە لە گەوران بوو نە لە گچکان بوو ئەرێ وەڵڵا
ئەگەرچی هەوڵەکەی بۆ بەدەستێنانی بڕوانامەیەک و شارەزابوونی زیاتری لە ئاینی ئیسلام وای لە زرار کرد لای کەس و کارەکەی بە بێسۆراغی بمێنێتەوە، بەڵام تاکو ئێستا دایکی و باوکی و خوشک و براکانی چاوەڕێی گەڕانەوەی زرارن.